سڵاوتان لەبێت من گوڵستان محەممەد لە بەرنامەی ئەم جارەی گۆشە باسی مەترسیەک دەکەم کە نهێنەکەی لە ژمارە 20دایە و وەک پەتایەک هەر 100 ساڵ جارێک بکوژی 100,000 کەسە. پەتایەک 400 بەرۆکی زەوی بەرنادات و هەر 100 ساڵ جارێک بە شێوەیەکی نوێ دەردەکەوێت دوایین دەرکەوتنی پەتاکە لە نەخۆشی کۆرۆنادایە کە پێ دەچێت هاوشێوەی سەدەکانی ڕابردوو ژیان لە چەندین هەزار کەس بسێنێتەوە. ئەوان بوونەوەری زۆر وردی مایکرۆسکۆبین و 1 سانتیمەتر چوارگۆشێ و ملیۆنان شێوەی لێ بڵاو دەبێتەوە. تاعون و کۆلێرا و دواتر هەموو جۆرەکانی ئەنفلۆنزا و ئێستاش ئەنفلۆنزای کۆرۆنا 400 بۆ ژماری قوربانیدان شان دەدات لە شانی هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم. بەڵام هێشتا ژمارەی نهێنی هەن هەم مەترسیدارن هەم ترسناک کە لێرەدا بۆتان دەخەینە ڕوو. کات ساڵی 1920 شوێن شاری مارسیلەی فەڕەنسایە و پەتای تاعونە مەزنەکە بڵاوبۆتەوە. پەتاکە لە چەند ڕۆژێکدا 100,000 کەسی کوشت و هەزارانی دیکەی گیرۆدەی خۆی کرد. 100 ساڵی تاو لە دوای پەتاکەی مارسیلیا و بە دیاریکراوی لە ساڵی 1820 پەتای کۆلێرا لە جیهاندا بڵاو بووی و بەهۆیەوە 100,000 کەس لە ئەندۆنیسیا و تایلاند و فلیپین بوونە قوربانی. 100 ساڵ دواتر و بە دیاریکراوی لە ساڵی 1920 جیهان ڕوبەڕووی مەترسی ئەنفلۆنزایەکی ترسناک بوویەوە کە بە ئەنفلۆنزای ئیسپانی ناسرا بوو. مای کارەسات و ماڵوێرانی بۆ مرۆڤایەتی ئەم جارە قوربانیانی ئەو ئەنفلۆنزایە سروورەکانی ئیسپانیا بڕی و لەسەر جەم وڵاتانی جیهاندا شوێنی خۆی کردەوە. لە ئەنجامدا بەهۆی زیاتر لە 100,000 کەس بوونە قوربانی. ئێستا ساڵی 2020 و 100 ساڵ بەسەر ئەنفلۆنزاکە ئیسپانیا و 300 ساڵ بەسەر تاعونە مەزنەکەی فەڕەنسا تێپەڕی و ئێستا کە تۆ تەماشای ئەم راپۆرتە دەکەیت جیهان لە بەردەم کابوسی ئەنفلۆنزایەکی نوێدایە کە بە کۆرۆنا ناسرا و لە چینەوە خەریکە بە زۆرێک لە وڵاتەکانی جیهاندا بڵاو دەبێتەوە. هەرچەندە پێشکەوتنی پزیشکی و تەکنۆلۆژیاکانی ئێستا بەراورد ناکرێت بە سەردەمی تاعونە مەزنەکە یاخود کۆلێرا و ئەنفلۆنزا ئیسپانیەکە. بەڵام جیهان هێشتا دەستەوەسانە لە چارەسەری یەکجاری ڤایرۆسی کۆرۆنا کە بەهۆیەوە چەندین شوێن لە چین چۆڵکرا. حکوومەتی ئەو وڵاتە ناچار بووە نەخۆشخانەیە گەر پێشتر بە ساڵێک دروستی کردبێت ئێستا لە 2 ڕۆژدا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دروستی دەکات. ئێستا با پرسیارێ بکەین 1920 1920 1920 2020 هەر 100 ساڵ جارێک و لە هەر سەدەیەکدا ژمارە 20 پەتایەکی کارە ساتباری بۆ مرۆڤایەتی پێیە. ئەخۆمە ڕێکەوتە زانایانی بواری فەلەکناسی و خوێندنەوەی ژمارەکان لەسەر ئەم بابەتە هاتوونەتە سەر خەت، بەڵام سەرجەمیان بێوەڵامە لەبارەی ئەو دیاردەنامەوەیەوە. هیچ کامیان تەفسیریان بۆ ئەو پرسیارە پێ نییە کە بۆچی هەر 100 ساڵ جارێک پەتای ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە. بۆ هەندێک کەس ئەو پرسیارە و وڵامەکەی ئەوەیە کە دەڵێن تیۆری موئامەرە ڕۆڵی هەیە لەم بابەتەدا، واتە کارێکە بانقەز ڕوودەدات و موئامەرێکی لە پشتوێ، بەڵام ئاخۆ ئەوە لە ئەندازەی ترسناکی ئەو ڤایرۆسە کەم دەکاتەوە کە قەبارەکەی تەنیا 150 نانۆمەترە کەچی گۆی زەوی 550 ملیۆن کیلۆمەتر دووجایە بەهۆیەوە کەوتۆتە مەترسیەوە. ڤایرۆسی کۆرۆنا چینی ناچار کردووە بچێتە دۆخی جەنگەوە. ئەوە تا شی جینپین سەرۆکی چین دەڵێت وڵاتەکەمان لە حاڵەتی جەنگدا. شارەزایانی ئابووریش هۆشیاری لەوە دەدەن ئەگەر کۆنتڕۆلی کۆرۆنا نەکرێت ئەوە جگە لەوەی ژیان لە هەزاران مرۆڤ دەسێنێتەوە هاو کات گورزێکی هێندە کەمەرشکێن لە ئابووری جیهان دەدات بە ئاسانی ئابووری جیهان لەژێر ئەو بارە ڕاز نابێتەوە. شاری ووهان نێوجەرگەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئێستا بە تەواوی لە جیهان دابڕێنراوە. گەشتی ئاسمانی، هێڵی شەمەندەفەر، جوڵەی ئۆتۆمبیل و چەندین جموجۆڵی دیکە لە شارەکە ڕاگیرەوە. پێشتر و بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە 80,000 گەشتیان ڕویان دەکردە شاری ووهان. بەڵام ئێستا ئەگەر تەماشای ئاسمانی شارەکە لە نێو ڕاداری فڕۆکەوانی بکەیت دەبینی جگە لە باڵدار هیچ فڕۆکێک بە ئاسمانی شارەکە نییە. بۆوەش ئەو ڕێکاری بەرامبەر ووهان گیراوەتە بەر بە گەورەترین ڕێکاری تەندروستی لە جیهاندا دادەنرێت.